هەردوو دەستی نییە بەڵام سڵ ناکاتەوە لە بەشداریکردنی هیچ شەڕێک بۆ بەرگری لە کوردستان و دژی تێرۆریستانی داعش. ئەمە بەشێک لە چیرۆکی پێشمەرگەیەکی خۆبەخشە کە بە درێژایی 2 ساڵی شەڕی داعش لە سنووری کەرکووکدا بەشداری کردووە. ئەو دەڵێت توانام هەیە و لە شەڕدا خۆم بە کەمەندام نازانم. قۆڵی کەرکووک بەو دیوە لە هەر شوێن ئەوەی سنوور کەرکووک بێت لە هەر شوێنە شەڕ بە من ئامادەم. هەردوو قاچمیش نەبێ بەزگە شخشێت تێمە کەرکوو. من نەکە کەمەندامم من خۆیسە خۆم لەم کاتە خۆم بە کەمەندام نازانم. لە هەر شوێنە شەڕ بێ من ئامادەم قەت خۆم بە کەمەندام نازانم. هەردوو قاچمیش نەبێ هەر ئامادەم هەر بە زگە خشێ ئەچمە سەنگەرەکانە و لەگەڵ هاوڕێ خۆشەویستەکان و لەگەڵ پێشمەرگانە دژ بە داعش شەڕەکەین. تەبارەک تقریباً بە 4 شوێن تەبارەک بەشداری شەڕەکانی کردووە. تەبارەک ڕاستە کەمەندامە بەڵام دڵنیا بە کەمەندام نییە لەبەرەوە دیارە زۆر قارەمانە کاکە تەبارەک. ئەوەی ئەم پێشمەرگە خۆبەخشەی دانیشتووی چەمچەماڵی وا لێ کردووە بە نەبوونی هەردوو دەستی شێوە بێتە ناو شەڕەکانەوە بەرگریە لە خاکی کوردستان. خۆشی بە خۆشحاڵ دەزانێت کە لە شەڕێکدا بەشدارە شەڕی نەتەوەییە. من زۆر هەستم بۆ خۆشحاڵی کە دوام زانی ئەو بەزداریم بۆ شەڕەکە دوام زانی ئەو دەقەیە ئەو دیار هەردوو دەست لەمەوە زای هەردوو دەستم وام زانی دنیای خۆمە چکەم لەسەر شاری کەرکووک لەسەر شەرێفی خۆمان ئێمە بەشداریمان کردە. کەم نین ئەو خۆبەخشانەی بەردەوام لە شەڕەکانی بەرگری لە کوردستاندا دەبێنرێن و بەشێکیان گیانی خۆیان بەخشیوە. تەبارەک نمونەی ئەو خۆبەخشانەیە کە دەڵێت 2 دەستم نییە ئەگەر هەردوو قاچیشم نەبێت گیانم بۆ کوردستان هەیە کە بیبەخشم. سامان کەریم، کورتسات نیوز، کەرکووک.